سەرەتا پێم خۆشە ئەماشە بە چەند خاڵێکی گرنگ بکەم سەبارەت بە زمانی کوردی بەشی دەنگی زمانی کوردی خۆشبەختانە نزیکەی 4 هەفتە لەوە بەر کۆمپانیای گوگڵ لە پەیوەندێکە ئاماژەی بەوە کرد کە زمانی کوردی شێوەزاری سۆرانی و هەروە شێوەزاری کرمانجی دانی پێنراو لەلایەن کۆمپانیای گوگڵە بۆی بتوانێت دەنگ ببەخشین. دەنگ بەخشین بەمانەیە ئەوەی کە کۆمپانیای گوگڵ نزیکەی دوای 7 ساڵ لە دوای دانانی وەرگێری گوگڵ کۆمپانیای گوگڵ لە دوای 7 ساڵ ئەتوانم بڵێم 7 ساڵ کە دانی بە زمانی کوردیانات بۆ ئێمە بدوانین دەنگ ببەخشین. دوای نزیکەی زیاتر لە 9 مانگ کۆبوونەوە لەگەڵ کۆمپانیای گوگڵ خۆشبەختانە کۆمپانیای گوگڵ نزیکەی 4 هەفتە لەوەبەر ئەتوانم بڵێم 4 هەفتە لەوەبەر زمانی کوردی شێوەزاری سۆرانی و کرمانجیشی زیاد کرد بۆ لیستی ئەو زمانانەی کە بتوانێت دەنگی بۆ ببەخشین. واتە ئێمە لایەندێکی نزیکە بۆ هەموو هاوڵاتیان زیاد ئەبێت و بتوانن کە لێوە دەنگ ببەخشین نەک بۆنە وەرگێڕانی بۆ بکەین چونکە بە وەکو ڕێنەوەی چۆن سەرەتا وەرگێڕانی بۆکرا لە ئێستاشا کە پرۆسی دەنگ چالاکرا بۆ دەنگ بەخشین نزیکی زیاتر لە 1000 کەس بەشدارە بێ بۆ دەنگ بەخشینی خۆیان بۆی کە بتوانێت زیاتر لە 6 کاتژمێر دەنگ کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە سیستەمەکە چالا بکەین و دواتر لە ڕێگەی دەنگی شەو وەرگێڕان بکەین. کاک بۆکانەمە چەندێکی پێ ئەچێ ئایا من ئەوەی بینیم بانگەشتان کردبوو کە کەسانێک بێن هاوکاریتان بکەن کەسانێک کە هەستی کوردایەتیان تیاما بێ و گرنگی بە زمانی کوردی بدەن بۆ ئەوی هاوکارتان بن لەم بابەتەیە ئایا کەسانێکی زۆر بەدەمتانەوە هاتن و ئەمە چەندێکی پێ دەچێت؟ بەڵێ خۆشبەختانە لە ئێزای زمانەکە کارا بووە لای خۆم بوونی هەیە لە زمانەکە بە بۆنەوەی کە نزیکەی 29 کەسی لە هەموو عالەماکە بۆ زۆربەی بەشێک لە زمانەکان ئەکس زمانیە بۆ بابەتە زمانەکە لە ئێسای کارا بووە بەڵام لایەندێکی نزیکە ئاگا بە هەموو بەکارهێنەران ئەوەی لە کۆبوونەوەکە ئاماژەی پێکراوە کۆمپانیای گوگڵ لە کۆبوونەوەکە ئاماژەی بەوە کرد کە ئێمە پێویستمان بە زیاتر لە 1000 کەسە لە هەرێمی کوردستان بۆی دەنگی خۆیان ببەخشن واتە بتوانە ڕستە وشەی زمانی کوردی بخوێنەوە دواتر بە پێی ئەو خوێندنەوانە بگەین بە 6 کاتژمێر و خۆشبەختانە لە پۆستی لە فەیسبوک لە دوو پۆستە زیاتر لە 1000 کەس نامەی ناردۆ بۆی بەشدار بێ بۆم پرۆسە نیشتیمانیە لایەندێکی نزیکە کە سیستەمەکە کارا بوو هەموو لایەک ڕێنمایەکان بڵاوەکەینەوە و ئاماژەکەین بەو سیستەمەکە چۆن کارەکە و چۆنی ئیشوکاری لەسەر بکەین خۆشبەختانە زیاتر لە 1000 کەس ئامادەیەوە ئەشتوانرێت و لەگەڵەوەشە داوا لە هەموو کەسێکی تریشەکەن کە خواستیانەیە بۆ ئەم پرۆژە نیشتمانە بەشدار بن لە ڕێگەی مەسیجەوە کە نامم بۆ بنێرن لە پێیجی فەرمی بۆی بتوانین کە زیاتر کەسەکان کۆ بکەین و زووتر پرۆسەکە تەواو بکەین. زۆر باشە کاک بۆکان بەڕاستی من بەر لەوەی بچمە سەر چەند پرسیارێک ئەمەوێ هەم پەیامی خۆم هەم لە یەک دوو شوێن بووم بەڕاستی کەوتم کاک بۆکان لامان میوانە ینی ئەوەندە دەستخۆشیان بۆ بەڕێزت هەیە ئەوەندە شانازی بە کارەکەتەوەکەن هەر بە زیادکردنی زمانی کوردی بە زین و هێشتنەوەی ینی بە جۆرێک لە جۆرەکان شوبهاندنێکە بە ڕاگەیاندنی دەوڵەتی زمانی کوردی کە بەجیهانی کرا دەستەکان خۆش بێ نمونە زۆر بێ و هەمیشە و هەمە پرسیاری هاونیشتیمانیان ئەوەیە کە دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان جگە لە دەستخۆشی و پشتیوانێکی کەم کە بەداخەوە دەبوو زۆر زیاتر بێت لە ئاستی ئەو کارە پیرۆزەی جەنابەت کردیان چۆن پاڵپشتی دەکەن چۆن پشتیوانی دەکەن لەم پرۆژە گەورە نیشتیمانیە گرنگانەی کە توانم بڵێم کە ئەمە ئیتر بابەتی ئەمنی قەومی یان هەر شتێکی تر ناویێنەی نازانم من لەم کارە پیرۆزەم لە 91 تا ئێستا نەبینیوە بە خزمەتی بەتایبەت لە باتی زمانی کوردی بڵێم خزمەتی بە زمانی کوردی کردوێ. بەڵێ بۆ پرۆسی دەنگ هەتاوەکو ێستا هیچ لایەنێکی حکومی و حیزبی و هەروەها لایەنە لایەنە پەیوەندیدارەکان ئاماژیان بە پاڵپشتی لەم پرۆژە نەکردووە بەڵام ئێمە من وەکو خۆم ئامانجێکم هەیە ئامانجەکەش بریتی لەوەی کە ئەم پرۆسە بە زوودی کە تەواو بکەین گوێم لەوە نییە زۆر بابەت گرنگ نییە لام بەڵام خۆشبەختانە یەکشت دڵی من خۆشەکە ئەوەی شەوەیە کە زۆربەی هاونیشتیمانیان بەدەم داواکاتەوە تێن ئەمە زۆر گرنگە بەلای منەوە لەگەڵەوەشا پاڵپشتی هەبێ بۆم پرۆژانە زۆر گرنگەوە چونکە پرۆژەیەک نییە بۆ کەسێک نییە بۆ تاکێک نییە بەڵکو بۆ میلەتێک هاتوانم بڵێم کە ڕێنووس داوامان لە پاڵپشتی بۆ بەشی ڕێنووسەکە کەس ڕەنگە نەیزانیا گرنگیان پرۆژە چیە بەڵام لە ئێسایە کە خەڵک بەکاری هێنێن بە یەک کلیک ئەتوانێت وەرگێڕان بۆ 133 زمان بکە بە ڕێگەی ڕێنووس ئێستا گرنگی ئەم پرۆژەیە ئەزان بەڵام ئێمە من وەکو خۆم بۆ نەوەستام ڕاستەکەی
کۆمپانیای گوگڵ ئاماژەی بەوە کرد ئێمە ئەمانەوێت ئیش بۆ دەنگی زمانی کوردی بکەین ئایا هاوکارەبی لەو پرۆژە من پەیمانی ئەوم پێداون کە هاوکاریان بکەم زیاتر لە 1000 کەس کۆ بکەمەوە لەگەڵەوەشە ئەم 8 بۆ 9 مانگە شوکارێکی زۆرمان کردووە بە تایبەت لە بواری ئایتی وەروە هەندێک بواری ترکە بۆی بتوانین بە زووتیکان پرۆژە تەواو بکەین انشاءالله بەردەوامیشم لەسەرەوەی بەبێ گوێدانە هیچ شتێک بەردەوامم لەسەر ئەم پرۆژە بۆی بتوانین ئەم پرۆژە بە زووترین کات تەواو بکەین ئەوانەی کە ناتوانن بە ئەلوفبێی کوردی بنووسن ئەم جاران هەوڵە دەین بەڕێگەی دەنگ تۆڵایان بۆ بکەین وانی بتوانێت سوود لەم جۆرە پرۆژانە وەربگرن. زۆر باشە کاتە ئەمە دوو شێوەزارمان هەیە هەم سۆرانی و هەم کرمانجی یعنی ئەمە بۆ هەردووکیانە بێ هەردووکیان گرنگی پێدەدرێ و دەتوانرێت لە ڕێی ئەم 1000 کەسەوە ئەم تایبەتمەندیە زیاد بکرێت و هەردوو شێوازارەکە ئێمە بتوانین بە دەنگ وەرگێڕانەکە بەدەست بهێنین. بەڵێ لە کۆبوونەوەکەیە سەرەتا بڕیار وا بوو شێوەزاری سۆرانی زیاد بکرێت بەڵام من خۆم زۆر پێداکریم کرد لەسەرەوەی کە پێویستە بەشی کرمانجی شالاک بکرێت چونکە بەشی ئاخێوەرانی کرمانجیش پێویستیان پێێتی خۆشببختانە دوای ئەوەی کە کۆبوونەوەکەمە ئەنجامدا هەفتەیە دوای ئەو وەشانی تازەی بەرنمەکانی ناو بەشی شێوەزاری کرمانجیش بۆ هاونیشتمانیانی ئاخێوەرانی کوردی کرمانجی زیادکرا و لەپاڵ کوردی شێوەزاری سۆرانی زیادکرا و بەشێکی تری زیاد بۆ هەرێمەکانی ترواتە بۆ منە لە هەرێمی کوردستان ئێمە بە شێوەزاری قساکەین و بەش خەڵکی تریژێ بۆ منە لە دەروی وڵات بە کوردی شێوەزاری سۆرانی قساکە ئەتوانن جۆینی ئەو بەشە بکەن و لێ شەوانی سوود وەربگرن بۆ لایەندێکی نزیکیشە ئیشاءالله دەست دەکەین بۆ پرۆسە و توانم بڵام کە پرۆسێکی زۆر ئاسانە ئیش و کارەکان هیچ شتێکی قورسی لەسەر نییە تەنها مەرجەکانی ئەوەیە کە پێویستە خوار تەمەن 80 ساڵ لەبی سەر و 80 ساڵ بیت و لەگەڵەوەشە ئەو ڕستانەی کە خوێنیت و ئەو ڕستبشانەی کە خوێنیتەوە پێویستە لەسەرت کە لە شوێنێکی هێم نابێ هیچ دەنگ و هیچ ژاوەژاوێک نەبێ بۆی بە ئاسانی ئەمە ڕۆبۆتەکان فێری زمانی کوردی بکەین کە گەشتین بە زیاتر لە 600 کاتژمێری پاکرا واتە ڕاستاندرا و ئۆتۆماتیکی بەشی دەنگی زمانی کوردی زیاد دەکرێت بۆ وەرگێری گۆگڵ. کاک بۆکان لە هەرێمی کوردستان بەدەر لە کرمانجی سۆرانی ئەمە گرفتێکی ترمان هەیە بۆ نمونە ئەمە چۆن یەکلای گرێتەوە یعنی وا هاوکارت نین وابزانام سەرێ شەست بۆ دروستەکەین بۆ نمونە ئێمە لۆمان هەیە بۆمان هەیە مەسەن چۆنمان هەیە کومان هەیە ینی کۆمەڵێک دەستەواژن کە هەمان مانایان هەیە بە پێی ناوچەکانی هەرێمی کوردستان فەرقیانەیە و نازانین کامیشان ستاندەرەیە کامیشان ڕاستە حەوت ڕاستە یا هەفت ڕاستە لە کاتێک ئەگەر تۆزە زانستیانە لێکی بینەوە ینی تۆزێک مشکیلەیە چۆن خۆت لە مشکلانە دەربازەکەی. بەڵێ بۆ بەشی شێوەزاری سۆرانی ئەوەی کە وشە و پەیوەست بێ بە بەشی شێوەزاری سۆرانی هەموو ئەو داتانە وەرەگرێت کۆمپانیای گوگڵ و ئەینێرێتەوە بۆ خوێندنەوە و بەشی ڕێنووسیش هەر وشێک بێ هەر شتێک بێ کە تۆ ئەی خوێنیتەوە دواتر هیچ کێشە و گیرفرێت دروست ناکات چونکە کەسەکە کە پێویستە بە سۆرانی شێوەزاری سۆرانی قسە بکات ئەنجا وەرگێڕانەکە بۆ ئەگەر بۆ نمونە بە شێوەزاری هەورامی یان خۆی بڵێن بۆنمە بادینی ئەمانە بکەی وەرگێڕانەکە و بە سەرکەوتی بۆ ناکات ڕەنگە بۆ نمونە بەڕێنووس بۆ بنووسێت چونکە کە تۆ بە قسەکەی ئۆتۆماتیکی سیستەمەکە بۆتەکە بە بەشی بەڕێنووس بۆتە نووسێتەوە کە دەنگ قسە و کرد لە بەرامبەریا بە ڕێنووس بۆتە نووس بەڵام وەرگێڕانێکی بۆ ناکات بۆ شێوەزارەکانی تر بەڵام بۆ شێوەزاری سۆرانی کارەکەت بۆ ئەنجامەدا. بەڕاستی کاک بۆکانیانێ ئێمە لە بەرنمەیەکی ینی زۆر ڕاشکاوم لەگەڵت ئەمە پیا هەڵدانێک نییە بۆ جەنابەت یاخود کۆمەڵێک بابەتی لە دەرەوەی ئەمانە بۆکو پشگیریەکە پشتیوانیەکە دەسەکان خۆش بێت چکە من پێشەوەی بێمە بەرنمەکە بڕاستی کۆمەڵێک فیدباک ماوەرگرتەوە بە تابەت لە کۆمەڵێک لە کوردانی تاراوگە کە ئاشنا نەبوون بە کۆمەڵێک زمانی تریا خودداوانی ئێرە بە زمانی کوردی گرفتیان هەبووە یعنی دەڵێ و ئیشانەی جاران بە چەند کاتژمێرەگەمان کرد ئێستا بە 150 و کاتە ئەمان کردووە بەدڵنیەوە بۆ زمانی کوردیش ئەمە بۆ دەنگەکەش زیاترە بێ ئێستا پرسیارەکە ئەمەیە ئەگەر بمانەوێ یارمەتیت بدەین واتە پشتیوانت بین یا خۆت هاونیشتیمانیان بەگشتی واز لە حکوومەت و دامەزراوەکانی بێنە بەدەر لەوەی بێن دەنگیان تۆمارکەن یاخود پەیوەندی بکەن بە چۆن چڕێکایەکی تر پێویست بە چیە چۆن خەڵک بتوانێت لەم پرۆژەیە هاوکارت بێت لەم پرۆژە نیشتیمانیە جوانەیە. بەڵێ گرنگترین هاوکاری بۆم پرۆژە لە ڕووی معنەوی ئەوەیە کە هاونیشتمانیان من پەیجی خۆم هەیە لە فەیسبوک نامم بۆ بنێرن کە سیستەمەکە کارا بوو هەموو ڕێنمەیەکان 100% ئەو کەسانی نامان ناردۆ بۆیان ئەنێرم کە چۆن کار بکەن دەنگی خۆیان ببەخشن چونکە بەڕاستی ئەم پرۆژە
کۆمپانیای گوگل بەو مەرجە جێبەجێ کردووە کە بەکارهێنەری دەنگبەخشی زۆر بێ چونکە ئەگەر تۆ من لە ئێستا ئەگەر ئەو پەیمانی بۆ گوگل دراوە کە ئەوەیە کە زیاتر لە 1000 کەس بەشدار بێ ئەگەر ئێمە بۆ 2 مانگ 3 مانگ 4 مانگ گوگل فیدباک وەرەگرێ ئەگەر بۆ نەگاتە 200 کەس 300 کەس ئەو کاتە گوگل یعنی وەک چۆن بڵێ بە چاوێکی ترەوە سی زمانەکە ڕەنگە گرنگی پێ نەدات چونکە ئەمە کێبڕکێکی زۆر ئەکرێت لەگەڵ زمانەکانی تر هەر زمانی کوردی زیاد نەبوو بۆ سیستەمەکە بەڵکو چەندی زمانی تر لە هەرێمە لە وڵاتانی تر و چەندی شێوەزای لە هەموو وڵاتەکانی تر زیاد بووە بۆ سیستەمە کۆمپانیای گوگل بە تایبەت جەختی لەسەر زمانی کوردی کردوێتەوە چونکە بەڕاستی هەتاوەکو ئێستا پاڵپشتێکی ئەوتۆ بۆ زمانی کوردی نەبووە کە گوگل خۆی ئۆتۆماتیکی بێتە پێش و ئیش بۆ زمانەکە بەڵکو پشت بەم ئیش و کارانە بەسێ بۆ زمانانەی کە لاوازن لە ئینتەرنێتە جا لەبەرەوە ئێمە پێویستە دەست لە ناو دەست ئیش بۆ ئەم پرۆژە بکەین بۆی ئەم چۆن بەشی ڕێنووسمان جێبەجێ کرد دوای 7 ساڵ بەڵام دڵنیاتانەکەم بۆ بەشی دەنگ ئەگەر خەڵک زۆر دەنگ ببەخشێت و ئیش بکات یعنی زووتر ئیش و کارەکە کاک بۆکان باەمە لەم بەرنامەیە زۆر تەرکیز بخێنە سەرەوە با بسمیلا لێ بکەین پیجەکەت هەیە ئەگە ناوی پیجەکەت ئەلانکەی بۆی وەکو ڕێکلامێک بێت دڵیان لای زۆربەی هاونیشتیمانیان هەیە بەڵام ئەوانش نیان زانیوە پێم وایە بۆکانجا فەیان خودت تایتڵەکەی بە جوانی بڵێ با خەڵک ئاسانتر بیدۆزێتەوە بگاتە لات وە چی بکات ئەمەش هەر گرنگە لێرەوە پەیامێکی ورد ڕەنگە ئەمە زۆر هاونیشتیمانی بیبیستێ بەش نەخوان 400-500 کەس دوایان بەرنامە بە ڕێژەیەکی چەند کاتژمێرێکی باش لەگەڵ بەشدار بن. بەڵێ پیجەکەم نایە بۆکان جافە لەوێ نامە ئەتوان نامە بنێرن کە تەنها ئەوە بنووسن دەمەوێت بەشدار بم لە بەخشینی دەنگ ئەوە بنووسن کە نووسیان من خۆم کە سیستەمەکە کاراکرا بوو هەموو هاونیشتمانە بڵاوکرا چونکە وەک پێم وتن لە ئێستا تەنها لای خۆم کارایە سیستەمەکە لەم 2 بۆ 3 هەفتەیە گوگل ئیش لەسەر تێکردنی داتاکانەکە بۆ بەشی سیستەمەکە و دواتر چالاکە کرێ کە چالاکرا ئەو کاتە هەمووان ئەتوانن بەرنامەکە دابەزێن و دواتر بەشی زمانی کوردی شێوەزاری سۆرانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە کوردی شێوەزاری سۆرانی هەڵبژێرن ئەوانەی کە ئەوانەی کوردی تورکیان پێویستە زمانی کوردی شێوەزاری کرمانجی هەڵبژێرن چونکە کە بە ئۆتۆماتیک هەڵبژێرن ئەو کاتە بە ئەلفوبێی کوردی بۆ شێوەزاری سۆرانیەت بە ئەلفوبێی لاتینی بۆ شێوەزاری کرمانجیەت و ئەو کاتە دەسەکەن بە پرۆسی خوێندنەوەی ئەو ڕستانەکە ئەو ڕستە وشانەکە خوێنرا ئەو کاتە تۆ وردە ئەم ڕۆبۆتە فێری زمانی کوردیەکەی دواتر ئۆتۆماتیکی ئەو کاتە دەنگی ڕۆبۆتێکێتە سەر زمانی کوردی و دواتر لە کاتی وەرگێڕانە بە تۆ بە کوردی قسەکەی ئەو کاتە ڕۆبۆتەکە بە کوردی قساکە و ئەوە نییە بڵێن دەنگی شخصە یان کەسێکە چێتە سەر زمانی کوردی بەڵکو ڕۆبۆتێک فێری زمانی کوردیەکەی و دواتریش گرنگی ئەم دەنگ بەخشینە لەوەدایە نەک بۆ کۆمپانیای گوگل بەڵکو و بۆ مایکرۆسۆفت و بۆ کۆمپانە گەورەکانی تریش ئەتوانێت ئالوگۆڕی پێ بکرێت و سوودی لێوەربگرێت چونکە بە تایبەت لە ئێستا ئێمە هیچ داتایەکی دەنگمان لە تۆڕی ئینتەرنێتدا نییە بۆی سوودی لێوەرە بگرین دواتر بۆ پێشخستنی سیستەمە گەورەکان و کۆمپانە گەورەکان بەکاری بێنی بەڵام ئەمە ئەبێتە دەست پێشخەریەک بۆ ئەوەی کە ئێمە ببینە خاوەنی داتایەکی زۆر باش لە بەشی دەنگ بۆی بەکاربیێنی لەلایەن کۆمپانە گەورەکانەوە و دواتر پاڵپشی دەنگی زمانی کوردی بکات و پرۆسەکە زۆر ئاسانترە بێ. زۆر باش کاک بۆکان پێت وایە ئێستاش ینی هاونیشتیمانیانی کورد ئەو هەستیان لابێ ئەو نیشتەمان پەروەریان لاما بێت کە بێن بەشداری بکەن لە چوارپارچەی کوردستانەوە بۆ خزمەتکردن بۆ هەوڵومان دووبوونانی کە تۆ داوتە لە پێناو زمانی کوردیە و ئایا ئەهەمیەتی ئەمە لە چیە ینی بۆ خەڵکی ڕوون بکەینەوە لێرە ئایا ئەمە تەنها بۆکان جاف سوودی لە دەبینە یاخود هەر تاکێک لە کوردستان یاخود لە چوارپارچەی کوردستانە یان لە تاراوگە دەتوانێت سوود لەم پرۆژەیە وەرببینێ و لە داهاتوودا کاری لەسەر بکات. بەڵێ بۆم پرۆسێ تەنها من بۆ شخصی خۆم تەنها مانوبوونەکە بۆ من نەگەڕێتەوە بەڵکو ئەو فێربوونی زمانەوە شتانە بەلای منەوە گرنگ نییە من خۆم زمانە زانم وە لەگەڵەوەشا گرنگترینشت لە ێزای ئاماژەی پێ بکەم سواز بۆ خۆی گەورەکە هاونیشتیمانیان زۆر بە هەستێکی نیشتیمانیەوە بەشدارە بن لەم پرۆسەیە چونکە وەک ئاگادارن دەنگدانەوەی زۆر باشی دروست کرد و خەڵکی زۆر ئەوێ بەشدار بێت بەڵام ڕەنگە هەنێکی نەزانێت چۆن بەشدار بێت من ئەمێ ئاسانکاریان بۆ بکەم لەوەی کە لە ڕێگەی مەسجەوە لە ڕێگەی نامەوە نامە بنێرن بۆی کە لەوێوە بتوانین کە هەموو کەسەکان ئاشنا بکەین چۆن ئەم سیستەمە کارەکات چونکە لەگەڵەوەشا من خۆم سەردانی چەند زانکۆیەکەکەم بەوەی کە بتوانم بە شێوازی سیمینار سیستەمەکەیان بۆ ئاسان بکەم و بتوانن کە چۆن بەشداری بکەن هاوکاریانەکەم و لەگەڵەوەشا بەپێی کات هاوکاری ئەو کەسانەکەم کە لە ڕێگەی نامەوە نامانێرن بۆی کە بەشدار بن لە پرۆسەکە و دواتر
ئێمە بتوانین دەنگدانەوەیکی زۆر باش دروستکەین وەک چۆن ڕێنوز دروستکرا بەجددی لە بەشی ڕێنوز کۆمپانیای گوگڵ تەنها لەبەرەوە دانی بە زمانی کوردیان ناکە هەڵقوڵاوی ئەم پرۆژە لە ناو کۆمەڵی کوردەواریەوە بوو واتە کۆمپانیای گوگڵ ئەیزانی هەموو گەلی کورد داوای ئەم پرۆژەکە نەک لایەنێک نەک لە بەشێک نەک لە بڵێن لایەنێکی تایبەت داوای ئەم پرۆژە بکە گوگڵ زۆر گرنگی بەو بوارە ئەدات بۆ ڕێنووسی دڵنیاتانەکەم گرنگی بە ناو کۆمەڵی کوردەواریەدا بووی بەشدار من لەم پرۆسەیە بووی ئەوانیش پێیان خۆشە چونکە بەڕاستی گوگڵیش سوود لەم سیستەمە وەرەگرێکە بۆ دەنگکارە ئاکرێت وە خەڵکیش بە تایبەت ئەمە پێویستە هەمومان دەستنادا و دەست لەم پرۆسەیە بەشدار بی. زۆر باشە ئێوە تا چەندێکی تر کارەکەن لەسەر پرۆژەکە و ئایا چیتر لە داهاتووە چاوەڕێمان دەکا بۆ زیادکردنی تایبەتمەندی بۆ وەرگێڕان لە گۆگڵدا؟ بەڵێ لە ئێستا کۆمپانیای گوگڵ هەفتەی لەمە بەر کۆبوونەیەکمان ئەنجامدا لە ئێستا کۆمپانیای گوگڵ ئیش لەسەر داتاکان نکات واتە داتاکانی زمانی کوردی و ئەو زمانانەی کچیش کە زیاد بووە زیادیانەکە بۆ بەشەکە کە زیاد بوو ئەو کاتە بە فەرمی ئێنێرێ بۆ هەموو بەکارهێنەرێک بۆی بەشدار بن لە خوێندنەوەی وشە و ڕستەکە گرنگترینیشت ئەوەیە کە دوای حەڤە ساڵ کۆمپانیای گوگڵ دانی بە بەشی دەنگی زمانی کوردیان ناوە ئەوە زۆر گرنگە نابێ ئەوە لە یاد بکەین چونکە بەڕاستیەوە یەکێک لە هەنگاوە گرنگەکانە توان بڵێن لە 150 بۆ 60 پرۆژەکە تەواو بووە چونکە گوگڵ هەموو سیستەمی زمانی کوردی خستۆتە گەڕ لە ئێسایە لە ئەندێکی نزیکە ئەیبینین هەمومان بەچوی خۆمان کە زمانی کوردی بۆ عێراق زمانی شێوەزاری کوردی بۆ عێراق شێوەزاری کرمانجی بۆ تورکیا شێوەزاری سۆرانیش بۆ هەرێمەکانی تر و کرمانجیش بۆ هەرێمەکانی تر کاراکرێت و دەستەکەین بە پرۆژەی دەنگ ئەو کاتە ئەکەوێتە سەر شانی خۆمان لە ئێستا گوگڵ ئەوەی پێویست بێ کردوێتی بۆت ئەوەی تر ئەمێنێتەوە لەسەر شانی خۆمان ئایا چۆنەچین بەدەم ئەو داوایە کە گوگڵ کردوێتی من بێ گومان وەک خۆم بەشدارە بم لەم پرۆسا ئەوەشی پێم بکرێ ئەیکەم داوا لە هاونیشمانیانیشەکەم بە گرنگیەوە لەم پرۆژە بڕوانن چونکە ئەمە بۆ تاکێک نییە بۆ کۆمەڵێک نییە بەڵکو بۆ ئێستا بۆ نەوەکانی داهاتوو ئەگەتوانم بڵم کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان یەک کەس نامێنێ لەسەر زەویا کورد بێت سیستەمەکە بە پارێزراوی ئەمێنێتەوە زمانی کوردی لە ناوچوون ئەپارێزرێت بۆی نمونەیەکە بۆ باسکەم یەکێک لە ئەندازیارەکان ئاماژە بەوە کردکە وتی سەردانی گوندێکمان کرد لە وڵاتی هندستان گوندەکە 29 کەسی لێما بوو لە 29 کەس لەو زمانی کە قسان پێکرد مابوونەوە ڕۆشتین بۆیە دەنگمان لێ وەرگتن نزیکی حوسە کاژمە دەنگمان لێ وەرگتن بۆی ئەو زمانە دوای ئەو 29 کەسەش بمێنێتەوە بە پارێزراوی جا لەبەرەوە ئێمە پێویستە بۆ زمانی کوردی ئێوەش بە هەمان شێوە ئەو ڕێسکەیە بگرنەبەر هاوکارمان بن لەم پرۆژەیە جا داوا لە هەموو هاونیشتمانیانەکەم بەبێت جیاوازی بەشدار بن لەم پرۆژە نیشتمانیا بۆی هەمومان ببین بە خاوەنی بەشی دەنگ و دواتر وەرگێڕانی پێ بکەین لە ڕێگەی دەمەوە وڵای بەڕاستی کاک بۆکانیانی ناوێرم قسە بکەم ئەزانم ئینشەڵا قسەکانم نێگەتیڤ نین جەنابەت سار نابیتەوە هەمومان پشتیوانین بەس بەڕاستی خەریکە ینی سرم سوڕامێنە یانە ئێمە پێویستمان بە 1000 کەسە ینی بەس زانکۆیەک بە نمونە وەربگرین لە زانکۆکانی هەرێمی کوردستان ڕەنگە سەرو 10,000 هەنێکیان زانکۆکان گەورەکان 10,000 5,000 خوێندکاریان هەیە ینی هەر زانکۆیەک 102 خوێندکارەکانی لەگەڵت بەشدار بن 102 ئەوەندە دەنگت بۆ دێ ئەوەندە پشتیوانیت بۆ دێ گۆگڵ هیچ کات پەشیمان نەبێتەوە لەوەی کە پشتیوانی وەروا متمانی بە تۆ کردوانی هیوادارم بەڕاستی ینی وەکو باس کرد بەس ماندووبوون بۆ تۆ ینی نازانم من بڵێم چی لەم پرۆژەیە ینی بەڕاستی هاو نیشتیمانیانی بەڕێستکایە پشتیوانی ئەم پرۆژە نیشتیمانی کاک بۆکانجاو بن بە گرنگیەوە سەیری بکەن چکە بەڕاستی هەتاوەکو نەچیتە ناو کۆمەڵێک بابەتەوە ڕەنگە ڕۆژێک پێویستت بەم پرۆژەی کاک بۆکانجاو 1000 جا بڵێ خۆزگە ئەو کاتە من پشتیوان بوومایە بە وشەیەک بە دێڕێک بە چەند بابەتێکی تر کاک بۆکان بەدەر لە بابەتی دەنگ بە زۆر جار ڕەنگە بۆی دەست بگاتە کۆمەڵێک داتا کۆمەڵێک زانیاری ڕەنگە پێویست بە سەفەرکردن بێ جا لە ناو خۆیان لە دەرەوە چۆن پێویست بە چییە چه جۆرە هاوکاریەکی پشتیوانیە گرنگە بۆ جنابەت بۆ ئاسانکاری بەتابێت بۆ سەفەرەکانی دەرەوە و ئێمە بتوانین مەسەرەن هاوکار بین و کەسانێک بیانەوێ هاوکاری جەنابەت بن بتوانن کاراسانیت بۆ بکەن ڕەنگە زۆر جار پشتیوانیەکی معنەوی بەتابێت بۆ سەفەرەکانی دەرەوە بۆ کەسانی دەرەوە ئاسان بێ بەڵام لێرە بۆ ئێمە گرفتەوە نەتوانین سەفەرکەین. بەڵێ سەبارە بۆ بابەتە لە ڕابردوودا و دڵنیاشم لە داهاتوە ڕوادام شتانە لە ڕابردووە من بانگێژی کۆنفرانسی 5G کرام لە وڵاتی بەریتانیا نەمتوانی ڤیزە وەرگرن بە بۆنەوەی کە ڤیزەم نەبوو و داوام نەکرد بەڵام کاتەکەی زۆر کەم بوو
و لەگەڵەوەش سەردانی ئەوە سەردانی سنگافورم بکردا لە ڕابردووە بۆ کۆمپانیای گۆگڵ بە هەمان شێوە و چەندی شوێنی تریش داوای ئەویان کردووە کە سەردان بکەم بۆ وڵاتە بەڵام بۆ نێ ڤیزەوە نەمتوانیوە وە لە داهاتوشدا دڵنیا دەکەم ئەمە ڕوو ئەدات جا لەبەرەوە ڤیزە زۆر گرنگە لەم کاتیا و لەگەڵەوەشە بە تایبەت پاڵپشتی مادی زۆر گرنگە من بۆ خۆم ئەم پرۆژە بە شێوەیەکی زۆر باش تەواو بکرێەوە گرنگترینیشت بەلای منەوەیە کە ئەم پرۆژە هەومان سوودی لێوەرەگرین بەدەن لەوەی کە شتێکی نەتەوایەتە دڵنیاتانەکەمە شتێکی خێریشە هەر کەسێک وشەیەک ببەخشێت هەر کەسێک وەکو خوێن بەخشن وایە تۆ ئەچی لە کەسێک نەخۆشە یان کەسێک پێویستی بە خوێنەیە تۆ دەنگە بە ئەچی خوێنە بەخشیت ئەمەش دڵنیا دەکەم لە ئاستی وایە کە ئەچیت وشە ئەبەخشیت دڵنی خۆتە بەخشیت بەوەی کە من ئەمەوێ ئەم ڕستە بخوێنمەوە ئەم وشە بخوێنمەوە کە تۆ ڕۆبەتە فێری زمانەکەی وەکو مامەسایەک وای ئەم ڕۆبەتە فێری زمانی کوردیەکەی و دواتر ئەم دەنگەی تۆیە ڕۆبۆتێ وەرێگرێت و لە دەنگ بەشی دەنگی وەرگێری گۆگڵ و بەشەکانی تریش دائەندێت و ئەو کاتە گۆگڵ کە هەر کەسێک وەرگێرانی تیاگەر بە ڕێگەی دەنگ ئەو کاتە دڵنیا دەکەم خێریش بۆ تێوێت و لەگەڵەوە شاشتێکی نەتەوایەتیشە ئەتوانم بڵێم کە ڕێنووز خەڵک بە چاوێکی ترەوە سێرێ کرد کە ئایا ڕێنووز جێگیر بگێت لە وەرگێری گوگڵ چی ڕۆدا بەڵام بینیما کە دەنگدانەوەی زۆر باشی وەرگوت لە ئێسایە دڵنیا بە مامۆسای زانکۆ و دکتۆرا و ماستەر و هەروە خوێندکار و هەمووی لە وەرگێری گۆگڵ توێژینەوە ئەگات ئەوەی کە پێویست بە بگۆڕێت بەشێکی کەمەکە تۆ دەستکاریەکەی جا لەبەرەوە دەنگ زۆر گرنگە تۆ کەرکەسێکی بیانی بە من هاوڕێمە بووە کە هاوڕێمە بووە لە ڕێگەی تویتەر لە ڕێگەی فەیسبوک وانە نامی بۆ نێراوەکە ئایا ئێوە هەستان چۆنە لە یابان لە هندستان لە وڵاتانی تر نامی بۆ نێراوە ئایا هەستان چۆنەکە ئەم زمانە دانراوە بەبێەوەی تۆ ئەسڵەن ئاگاداری ئەو وڵاتە و کردێ کە زمانەکەم بوو نییە بەڵکو ئەو ئۆتۆماتیکی وەرێگرێت ئەمە کۆمەلگا ئاکاتەوە ئەمە خەڵکە کاتەوە و لەگەڵەوەشە تۆ سبەی لە داهاتوە کەسانێک سەردانی ئەم وڵاتاکەن لە ڕێگەی دەنگەوە تۆ قسە لەگەڵ ئینگلیزیەکەکەی بەریتانیەکە ئەڵمانیەکەکەی فەڕەنسیەکەی هەر زمانێکە لەنا وەرگێری گوگڵ هەیە تۆ بە کوردی قسەکەی ئۆتۆماتیکی وەرگێڕان و بۆکە ئەو بە ئینگلیزی بە عەرەبیان بە فەڕەنسی قسەکە ئۆتۆماتیکی کاتەوە بە کوردی ئەمە شتێکی زۆر توان بڵم ئەمە خزمەت بە کۆمەڵی خەڵکو و وەروە خزمەت بە زمانی کوردیەکە ڕاستە وەرگێڕانی کتێب ڕاستە بۆ نمونە نووسینی وتار ئەم شتانە سوودی هەیە لە ناو ئینتەرنێت بنووسێ بەڵام گرنگترین شتەوەی ئەمە هەنگاومان ناوەتە ناو تەکنۆلۆژیاوە ئێمە پێویستە دوانەکەوین لەوەی کە وڵاتانی تر ئەیکەن بەداخەوە زمانی عەرەبی زیاتر لە توان بڵێم 14-15 ساڵ ناو وەرگێری گوگڵ بوونی هەیە بەڵام زمانی کوردی ئەم ساڵ دانرا ئەمە خۆی لە خۆی ئەوە گەێنێکی ئێمە کەمێ دواکەوتوین جا لەبەرەوە ئێساش درەنگ نییە ئەم جۆرە پرۆسانەی پێویستی بە هەوڵ و ماندووبوونی خۆتە بەشدار بیچەنی هەستی نەتەوایەتی و جا لەبەرەوە زۆر گرنگە هاونیشمانیان بە گرنگیوە لەم پرۆژە بڕوانە بەڕاستی کاک بۆکان من خۆم کە بەکارم ئەهێنا ینی وەرگێڕانی گۆگڵ ئاواتە خواز بووم وەکو زمانەکانی تر بتوانم بە دەنگیش بەکاری بهێنم ینی ئەوەندە سوودم لێ بینیوە و دڵنیام لە داهاتووشدا ئەم پرۆژە گەر بە تاوا بگەێنرێ کەسانێکی زیاتر سوودی لێبین زۆر دەستخۆشیت لێکەم ودا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەین لە کەسانی وەکوتی خێرخوازەکەین بە لە لایەنە زانستیەکەشە ئێمە هاوکاری ئەو کەسانە بکەین یعنی فیزیک کەمترین شتەکە بۆ کاک بۆکان بکرێ بۆ ئەوی هاوکاری بکرێ بەشداری لەو کۆنفرانسانەیە بکرێت کە لە دەرەوەی وڵات ئەکرێ کاک بۆکان ئێمە لە کۆتا پەیامتە ئەمانەی بزانین چ پەیامێکت هەیە چیت ماوە گەربیڵیت وەکو کۆتاشت لە بەرنامەی ئەمڕۆماندا وڵا پەیامی من یەکەم ئەوەیە کە داوا لە هەڵنیشتمان نەکەم بەشدار بن لەم پرۆژە نیشتیمانیە و دووەمیش دڵنیاتانەکەم چەندین دەستکەوتی گرنگی تر نزیکە بۆ زمانی کوردی لە ئەندێکی نزیکە بە چاوی خۆمان نەبینین وەک پێشتر ئاماژەم بەوە کرد کە زمانی کوردی بۆ زۆربەی بەرهەمەکانی گوگڵ زیاد دەکرێت لە چەند هەفتەی ڕابردووە بەشی دۆکۆمنت کاراکرا بۆ زمانی کوردی بەشی وەبسایت کاراکرا بۆ زمانی کوردی و لە ئایندەشە بۆ جیمێڵیش و بۆ چەندی بەرهەمەکانی گوگڵ زیاد دەکرێت و بۆ تویتەری زیاد دەکرێت کە پشت بە وەرگێری گوگڵە بەسرێت و لەگەڵەوەشا چەندین بەشی تر هەیە زمانی کوردی زیاد دەکرێت بۆی بەدڵنایەوە تەنها کات ماوە لەسەری ئەوەی کە ئیشی تیاکەن و بۆی بە فەرمی بیناسیێن بەڵام گرنگترینیشت بەشی دەنگە لە ئێستا ئێمە داتامان نییە بۆ دەنگ ئەبێ ئەو داتایی کە گوگڵ داوایەکە جێبەجێ بکەین و دواتریش وەرگێری گۆگڵ و کۆمپانیا گەورەکانی سوودی لێوەرەبن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک بۆکانجاف دامەزێنەری کۆمەڵەی گۆگڵ کراود سۆرس لە عێراق و هەرێمی کوردستان کە لەم تەوەریە لەگەڵ مامووی سەرکەوتوبی بە هیوایەوەی هاونیشتیمانیانیش بە گڕوتینێکەوە لەگەڵ کاک بۆکانجاف پشتیوان بن هاوکار بن تاوەکو پرۆژەی
وەرگێڕانی دەنگی بۆ زمانی کوردی سۆرانی و کرمانجی لە گۆگڵ زیاد بکرێ و ئێمەش زمانەکەمان بە زیندویەتی وەروەها جۆرێک لە جۆرەکان زەمان بکرێ لە ناو تەکنۆلۆژیایە بمێنێتەوە